باشە پێ دوایە ئەم حیزبانەی ئێستا بەدەسەڵات و بە ئۆپۆزیۆنەوە بۆ بەرجسییانە کارەکەن؟ والله خۆزگە پۆلیسیانە بووە بەڕاستی سەر لێ شێواون یانی سەر لێ شێوان جایە پۆلیسی جواب زانم جایە ینی فەرقێکی گەورە هەیە ئەمە سەر لێ شێوانێکی گەورەیە تۆ مەسەلەن ئەزمموی ئەو دەسەڵاتە کردووە چەند جارێک دەست سوتاوە ئەڕووی لەگەڵ یا دانیشی ئەڕووی لەگەڵ یا پرۆژەت هەیە هەر لەگەڵ یا هەوڵە دەی لێ ئەپاڕیتەوە ئەچی لە پەرلەمانەکە ینی حکوومەتەکە لەگەڵی کارەکەی ومێدی لەسەر هەڵەچنی هەموو جارێ پشت لە خەڵکەکەی لەگەڵ ئەوە ئەبی ینی بۆ پرۆژەکانی بەغا ئەچی لەگەڵ یا ئەبی ئەمە سەر لێ شێوانە ئەمە وەکوتم سەرەتاکەی یعنی بەڕاستی حزبێکی دیاریکراو هەیە دەسەڵاتدار و دەسڕۆیشتووە قەواعیدی یاریەکە دیاریەکە یاسا و ڕێساکان دیاریەکە تۆ ئەچی لەگەڵ لەناو ئەو یاسا و ڕێسانەی ئەوە یاری ئەەکەی لە نەتیجە ئاگای لە خۆ نیە سەرەکەی بووی بە ئەو یعنی بە جۆرێک لە جۆرەکان ئیشەکانی تۆ خزمەت بە ئەجەنداکەی ئەوەکە ئەنجا ئەمە هەر ئەمەشە خەڵکی بێ هیوا کرد تەماشاکە ئێستا وای لێ هاتوو خەڵک ئەڵێ حیزبایەتی عیبە ئەڵێ هەموو حیزبێک درۆزنە هەموو سەرکردەیەک درۆ بێ هیواییەکی دروست کردووە خەڵک زاکرەی ئیشەکە هەندێک جار خەڵک و شیارە ناڵێم هەمووی بەشێکی تێگا باشە بۆ حزبێک لە ماوەی 10 ساڵی تەمەنیا کۆمەڵێک تەناقوزاتی گەورە لە سیاست و لە هەڵسوکەوت و لە هەڵوێستەکانیان هەیە جا ئەمەیە کەسە لێ شێوانێکی گەورە دروستەکات